لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوودا ئەمریکا زرێ پۆشەکانی خۆی بۆ ناوچەی سنووری نێوان سووریا و تورکیا جوڵاند. ئەمەش لە پێناو ڕێگریکردن بوو لە پێکدادانی هێزەکانی تورکیا و جەنگاوەرانی کوردانی سووریا. ئەم هەنگاوی تورکیا دوای ئەوە دێت ڕەجەب تەیب ئەردوغانی سەرۆکی تورکیا هەڕەشەی ئەنجامدانی کردەی لەشکری دیکەی کرد لە دژی میلیتانانی کورد لە نێو سووریا و عێراق. ئەردوغان دەشڵێت دەبێت یارمەتیەکانی ئەمریکا بۆ ئەم گروپانە کۆتاییان پێ بهێنرێن. وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بەردەوام بە هێرشی ئەسمانی و شێوازی دیکە هاوکاری ئەو هێزە کوردیانی کردووە کە شەڕی گروپی دەوڵەتی ئیسلامی دەکەن. تورکیای ئەندامی ناتۆ هێزەکانی کوردانی سووریا بە درێژکراوی کوردانی یاخیبووی وڵاتەکەی تیان دەڕوانێت. هەفتەی ڕابردوو تورکیا هێرشی ئەسمانی کردە سەر ئەو هێزانە. لەو کاتەوە هێزەکانی ئەمریکا پاسەوانی ئەو سنوورە بارگرژەیان کردووە.